بەپێی بۆ داداچۆنێکی پەیام دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی 5 کۆمپانیای نەوتی لە هەرێم کشاونەتەوە و 10 سکاڵاژ لەسەر ئەو کۆمپانیانە تۆمار کراوە کە لە کارکردن بەردەوامن. بەهۆی فشارەکانی بەغداوە 5 کۆمپانیای نەوتی لە هەرێمی کوردستان کشاونەتەوە. دوای بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق لە 15 شوباتی 2022 کاتێیدا یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە و هەناردەکردنی نەوتی بەنادەستوری دانا، کەرتی نەوتی هەرێم ڕوبەڕووی فشار بووەتەوە و کۆمپانیا نەوتیەکانیش بە فەرمی لەلایەن بەغداوە بۆ ڕاگرتنی کارەکانیان ئاگادار کراونەتەوە. بەپێی زانیاریەکان تا ئێستا 5 کۆمپانیای نەوتی لەژێر هەڕەشە و فشارەکانی بەغدا کۆتاییان بە کارەکانیان لە هەرێمی کوردستان هێناوە. هەریەک لە کۆمپانیا گەورەکانی شلمبەرگ، هالیبرتۆن و بیگاریهوس کە لە بواری خزمەتگوزاری نەوتدا کار دەکەن لە هەرێم کشاونەتەوە. هەروەها لە مانگی ئەیلولی ساڵی 2022 کۆمپانیاکانی تۆتاڵی فەڕەنسی هەرێمی کوردستانیان بەجێهێشت و سەرجەم پشکەکانی لە کێڵگەی سەرسەنگ فرۆشت. ئەمەش دوای ئەوەی لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق گرێبەستێکی نەوتی لە بەسڕە واژۆ کرد. لە دوایین پێشاتیشدا کۆمپانیای زەبەلاحی بواری نەوت ترافیگۆرە لە هەرێم کشایەوە و داوای دەست بەجێ گەڕانەوەی نزیکەی 273 ملیۆن دۆلار دەکات کە لە لای حکومەتی هەرێمە ئەمەش گورزێکی نوێ بەرنەوتی هەرێمی کوردستان دەکەوێت. پێش بڕیارەکەی دادگای فیدراڵیش لەبارەی نەوتی هەرێم گەورە کۆمپانیای نەوتی ئیکسۆن مۆبیل لە هەرێم کشایەوە. وەزارەتی نەوتی عێراق چەند سکاڵای تۆمار کردووە. دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی لەسەر هەڵوەشاندنەوەی یاسای نەوت و گازی هەرێم پابەندی بڕیارەکە نەبووە، لە بەرامبەردا عێراق چەندین ڕێکار و سکاڵای گرتوۆتە بەر. وەزارەتی نەوتی عێراق 8 نووسراویان ئاڕاستەی کۆمپانیا بیانیەکان کردووە کە لەگەڵ هەرێم گرێبەستیان هەیە. ئەوانیش بریتین لە کۆمپانیەکانی ئاداکس، وێستێرن زاگرۆس، شاماران پێتریلیۆم، HK ئەنەرجی، DNO نەرویجی، گەنەڵ ئەنەرجی، گۆڵڤ کیستۆن. هەروەها وەزارەتی نەوتی عێراق 12 نووسراوی ئاڕاستەی مەسرور بارزانی و وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی فیدراڵ کردووە لەسەر جێبەجێ نەکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی لەلایەن هەرێمی کوردستانەوە. ئەمە جگەلەوەی وەزارەتی نەوت 10 سکاڵای لەسەر کۆمپانیەکانی نەوت و گاز لە هەرێم تۆمار کردووە کە بریتین لە کۆمپانیەکانی گازپرۆم، داناگاز، ئەداکس، وێستێرن زاگرۆس، شاماران پتریلیۆم، HKD ئەنەرجی، DNO نەرویجی، گەنەڵ ئەنەرجی، گۆڵڤ کیستۆن. لە مانگی ئابی ساڵی 2022 کۆمپانیای سۆمۆ نامەیەکی بۆ فرۆشیارانی نەوتی هەرێم ناردوو هۆشداری داوە لە ڕێکاری یاسایی ئەگەر نەوتی هەرێم بەبێ ڕەزامەندی بەغدا بکڕن. وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیای سۆمۆ ڕێکارەکانیان دژی هەرێم ڕاگرتووە. مەسرور بارزانی لە 18 2023 لە چاوپێکەوتنێکی ئاژەنسی ڕۆیتەرز ڕایگەیاند حکوومەتی عێراق پابەندە بە ڕاگرتنی بڕیارەکەی دادگای فیدراڵی. ئەمە لە کاتێکدایە بەپێی زانیاریەکان وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیای سۆمۆ ڕێکارەکانیان دژی نەوتی هەرێم ڕانەگرتووە. بۆ نمونە لە مانگی 12 ساڵی ڕابردوو هەرێم بەرمیلێک نەوتی کێڵگەی سەرسەنگی لە پارێزگای دهۆک بە 18 دۆلار کەمتر لە نرخی برێند فرۆشتووە، لە کاتێکدا لە مانگی 8 هەمان ساڵ 9 دۆلار کەمتر فرۆشراوە. بەپێی ئاژەنسی هەواڵی بلومبەرگی ئەمریکی فرۆشتنی نەوتی هەرێم لە ساڵی ڕابردوو قورستر بووە. بەو پێی بەغدا هەڕەشەی یاسایی لەسەر کڕیاران چڕ کردوتەوە. لە هەمان کاتدا نەوتی داشکاندراوی رووسیا بە نرخێکی هەرزان دەفرۆشێت، ئەمەش کاریگەری لەسەر نرخی نەوت هەبووە. ئەو کۆمپانیانی لە هەرێم کار دەکەن کامانن؟ هەریەک لە کۆمپانیەکانی گەنەڵ ئەنەرجی، گۆڵڤ گیستۆن، شاماران، وێسترن زاگرۆس لە هیچ شوێنێک جگە لە هەرێم
بەرهەمی نەوتیان نییە. هەرچی کۆمپانیای DNOی نەرویجیشە لە هەرێم پشکی شێری هەیە و لە نەرویجیش بڕێک بەرهەمی هەیە. کۆمپانیای گازپرۆمی رووسیش لە هەرێم و عێراق کار دەکات. کۆمپانیای ڕووسنەفتیش لە 160 بۆری نەوتی هەرێمی هەیە.